لە ڕۆژانی 12 مانگی شوبات تا سیوێکی مانگی نەورۆزی هەموو ساڵێک بۆ ماوەی 50 ڕۆژ کۆمەڵە ڕێوڕسمێک بە بۆنی لە خاچدانی حەزرەتی مەسیح بەڕێوە دەچن و کۆمەڵە ئەرکێکی ئاینیش جێبەجێ دەکرێن. یەکێک لە ئەرکە ئاینیەکان لە نێو 50 ڕۆژەدا بە ڕۆژوو بوونە. دوای کۆتایی هاتنی ماوەی بە ڕۆژووبوونیش یەکەمین یەکشەمەی مانگی نیسانی هەموو ساڵێک لەلایەن کریستیانەکان دەکرێتە جەژنی قیامە. بنسبة جژنی یەکشەممەی سەعانین ئەم جژنە ئەم یەکشەممەی هەفتەمە لە ڕۆژیبوونی گەورەی مەسیحیەکان کەواتە ئاخیر یەکشەممەیە پێش جەژن بە یەکشەممەی سەعانین یاخود شەعانین بەکاردەهێنرێش هەروەها دەست پێ دەکا ئێمە پێ دەڵێن هەفتەی ئازارەکان یاخود جومعەت العالەم پێ دەگوترێ بە عەرەبی دەست پێ دەکا لەم یەکشەممەیە. ئەم یەکشەممەیە یادی ئەوە دەکرێت مەسیحیەکان یادی ئەوە دەکەن یادی چوونی حەزرەتی مەسیح بۆ ئۆرشالیم یاخود قودس و کە دەگاتە قودس لەسەر جەحشێک دادەنیشی ئەویش تحقیقە لە بۆ نبوئیەی یاخود ئەو پەیامەی کە پێغەمبەر زەکەریا بن بەرخیا دای کە دەرێ لە ناو کتابەکەی لە عەهدی قەدیم لە تەورات دەرێ کچی سهیۆن نەترسێی ئەوە مەلیکەکەت دێ لەسەر جەحشێکی کچکە دانیشتیە دەگاتە تو. کچی سهیۆن مەقسەدی ئۆرشالیمە طبعاً. ئەمە ئەوە کە حەزرەتی مەسیح دەگاتە ئەم شارە خەڵکەکە هەموو بە پەلکی زەیتون و بە سەعفی نەخیل و هەروەها جلوبەرگیان دادەنێن لە بنپێی ئەو کە دەگاتە دەرکەی ئۆرشەلیم یان دەرکەی قودس. ئەویش کە دانانی سەعفی نەخیل ڕەمزێکە بۆ ئەوەی کە ئەوە کەسێکی منتەسر، کەسێکی سەرکەوتوو، کەسێکی ڕزگارکەر گەیشتە ئەم شارە کە ئەو کاتە طبعاً عاسیمەی ئیسرائیل بووە یاخود عاسیمەی دەولەتی یەهودا بووە. کیانی یەهودا ئەوەی ئەو کاتە طبعاً لە کاتی ڕۆمانیەکان بوو. خەڵکەکە هەموو هاوار دەکەن دەرێن ئۆشعنا لە بەرزایی ئەوە ئەم پەیامبەرە هات کە بە ناوی خودا هاتەوە و بە ناوی خودا هاتەوە کە پاشای ئیسرائیلە. هەفتەی بەرلەهاتنی جەژنی قیامە بەهۆی ئەوەی کە حەزرەتی مەسیح درودی خوای لێبێت لەم هەفتەیەدا و بەر لە کوژرانی تووشی چەند ڕووداوێک دەبێ لە لای کریستیانەکان گرنگێکی زۆری هەیە بە شێوەیەک کە بە هەفتەی ئازارەکان ناوزەت کراوە. ئەو ڕۆڵەکەن ئێمەی مەسیحیەکان یەکشەممەی شەعانین پێ دەڵێن ئەو یەکشەممەی ئۆشعنا بە عەرەبی ئەحەد السەعانین مناسبەیەکی زۆر گەورەیە، مناسبەیەکی کە هەمومان دڵخۆش دەبین. ئەو مناسبە کەلیمەی ئۆشعنا کەلیمەیەکی عەبریە کە مانای خەڵصنە و پێی بڵێن قورتارمان بکە کە یەهودیەکان کە حەزرەتی مەسیح چووتە ناو ئۆڕوشەلیم کە لۆ حەج هەموو ساڵ دەیان کرد یەهودیەکان بە مناسبەتی کە بیریان دەکرد کە قورتار بوون لە دەستی مسریەکان کە دەخینین ئەو شتە دەخینین لە تەورات هەیە. هەمویان دەیان گوت دەچوونە لۆ حەجی لە هەیکەلی ئۆڕوشەلیم دەیان گوت ئەو مەزموڕەیە مەزموری داوید
مزمور 108 كبي دلين أو شعنا لابن داود مبارك آتي باسم الرب معناها ويا كقرتار من بكا أي كوري داود قرتار من بكا أما دبينين تاريخية كان لم يجو فلسطينية كان أو بيدلين عبرية كان شعبي عبري لبن استعماري روماني بو أوان بفكري أوان ديان قد كدي حزرتي مسيح كدي قرتار من دكات بيري أوان فكري أوان أو بو كدي وك أو دبي ميري قوي دبي ملك دبي كقرتار يان دكا هتا استا يهودية كان انتظاري عيسى مسيحي بيدلين دكان كيمي مسيحي كان باور من بيا كهاتيا أوان كصلبيان كرت دوایین یەکشەمەی مانگی نەورۆز کە دەکاتە دوایین یەکشەمەی بەر لە هاتنی جەژنی قیامە ڕێوڕەسمێکی ئاینی و جەماوەری بەڕێوە دەچێت کە پێی دەگوترێت جەژنی ئۆشانە. ساڵانە لە شارۆچکەی عەنکاوەش ئەم ڕێوڕەسمە بەڕێوە دەچێت کە گوزارشتە لە هاتنی مەسیح بۆ شاری ئۆرشەلیم یان قودس و پێشوازیکردنی خەڵک. کەنیسەکانی کاتۆلیکی وەک ئێمە ئێستا لێرەین لە عەنکاوە کە گەورەترین تەجەموعی مەسیحیە لە سەرتاسەری عێراق و لە سەرتاسەری کوردستان. لە عەنکاوە ئێمە ساڵانە عادەتێکی ساڵانەیە لە کەنیسەی مارگۆرگیس کە کەنیسەیەکی زۆر کەونە مێژوویە دەگەڕێتەوە بۆ سەدەی یەکەمی مەسیحیەت ڕێپێوانێکی گەورە بە هەزارەها کەس دەست پێ دەکاتن لە کەنیسەی مارگۆرگیس بەپێیان هەتا کەنیسەی ماریوسف کە گەورەترین کاتدرائیەی مەسیحی کلدانیە لە سەرتاسەری عێراق دەگەنەوێ و لەوێ نوێژش دەکرێت و قەداس دەکرێت لە بۆ ڕۆژی یەکشەمیش یعنی شەمە ئەوە دەکرێت شەوی عەسری شەمە ڕۆژی یەکشەمیش قەداسێکی گەورەوەکی ئێستا دەکرێت لەو کەنیسەیە دەکرێت هەموو کەنیسەکان بە بۆنەی یەکشەمەی سەعانین کە دەستپێکی هەفتەی ئاخیری ڕۆژی بوونەوە پێ دەڵێن هەفتەی ئازارەکان یاخود جومعەی ئالام. لە نێو بەڕێوەچوونی ڕێوڕەسمی جەژنی ئۆشانە سوود لە چڵە زەیتون و چڵە خورما وەکو پیرۆزی و پێداویستیەکانی جەژن وەردەگیرێت. ئەمەش بۆ ئەو کاتە دەگەڕێتەوە کە لەلایەن خەڵکی ئۆرشەلیم پێشوازی لێ دەکرێت. ئەوڕۆ دەبینین دووشت هەیە لە کەنیسە کە بەدەستی منداڵان و پیاوان و ژنان دەبی زەیتون و سەعف نەخیل. سەعفی نەخیل ئەگەر تەماشای بکەن لە مێژوو کە دەگەڕێنەوە لە شەڕێ مەلیک کە دەگەڕێت لە شەڕ هەموو شەعب ئەنتیزاری دەکرد پێش دەرکەی با بڵێن مەدینەکە پێیان دەگوت ئۆشعنا ئۆشعنا. ئەوە علامەتی ئینتیسارە کە ئینتیساریان دەکرد بەشەڕ کە دەیان دێنەوە لە شەڕی ئەوەیان دەگوت و زەیتون هەمومان دەزانین کە علامەتی سەلامە. حەزرەتی مەسیح ئەوەی مەلکێکی هاتی ئاشتی خوازە ئاشتی لۆ عالەمی دەدا.
ساڵانە لە کاتی بەڕێوەچوونی ڕێوڕەسمی جەژنی ئۆشانە لە شارۆچکەی ئەنکاوە ڕۆژنامەنووسانی ناوخۆیی و بیانی ئامادە دەبن بۆ ئەوەی ڕووماڵی بکەن. بەخۆم وەکو ڕۆژنامەنووس و دۆکیومنتری فۆتۆگرافەر دوێنێ دیتم کە ڕاگەاندنی کوردستان و ڕاگەاندنی ئەم وڵاتە و دەرەوە هەمویان چاویان بۆ ئەم شتە بوو بۆ کوردستان، چونکە بەس لە کوردستان ئەم شتە ڕوودەدا کە پێکەوە ژیان هەیە لێرە و هەروەها هەموو کە مەسیحی بی کە ئیسلام بی کە عەرەب بی کە کورد بی ئەوانە هەمویان دێنە بۆ ئەم شتە بۆ ئەم مەراسیمە بەشداری دەکەن. ئیتر زۆر سوپاسی هەموو لایەنێک دەکەین کە شتێکیان بۆمە دەردێنین کە کوردستان جێگای خۆشەویستیە، هەروەها جێگای پێکەوە ژیانە بۆ هەمووان. دوای کۆتایی هاتنی ڕێپێوانەکە و گەیشتنە کڵێسای مایوسف، سروداینیەکان بەشێکی گرنگی بەڕێوەچوونی ڕێوڕەسمی کۆتایین. ناو میلاف میخائیل، مامۆستای تعلیم مەسیحی. ئەوە 2 مانگە تەحزیراتی ئۆشانە دەکەین. هەر ڕۆژی جمعەک مامۆستایان دێن لەسەر تەڵەبەکان ڕادەوەستن و تەرانیم لۆیان ینی دەرێتن. زیاتر لە پۆلی 4 و 5 و 6 لە گەورەکانی ابتیدائیە. زیاتر لە 3 ڕۆژی ئاخیری زیاتر تەدریباتیان لۆ کردین. ماندی بووین لەگەڵیان، بەڵام ماندی بوونەکە هەر وەکو مەتران گۆتی خۆش بوو. قوتابیەکان ماوەیەک بەر لە هاتنی جەژنی ئۆشانە خۆیان ئامادە کردووە. دەربارەی ئەو تەرتیلانەی کە لە ئۆشانە یانی دەوترێن لە تەڵەبەی 4 و 5 و 6 بە هەردوو زمانی سریانی و عەرەبی هەیە، لەوەی هەموو ئەوانەی کە باوەڕیان هەیە بتانن بەشداری بکەن لەگەڵمان و ئەو تەرتیلانە هەر لە کۆنەوە نووسرانە هەتاوەکو ئێستامان لۆیە زۆربەی خەڵکەکان ئەوانە هەر بەخۆیان دەیزانن و ئەمەش مەسیرەکە دەستمان پێکرد هەر لە کەنیسەی مارگۆرگیسەوە هاتینەوە کەنیسەی ماریۆسپ و جگە لەوانەی کە خەڵکی ئەنکاوە بەشداریان کرد، خەڵک لە شوێنی تریژ وە کۆیە، شەقلاوە، خەڵک لە بەغدا ئەو خەڵکانەی هەندێک ئاوارە بوون هەتا ئێستامان لەگەڵمان بەشداری کردن ئەو بەشداری بوون. ئەو مەراسیمە جگە لەوەی کە لە ئەنکاوە دەکرێت لە هەموو شوێنی جیهانیشەوە دەکرێت، هەروەها لە هەموو شار و شارۆچکەکانی عێراقیشەوە. ئەو بۆنەیە بزەبت هەفتەک پێش جەژنی قیامەتەوە دەکرێت. دوای ڕێپێوانەکە کە لە کڵێسای دێرینی مارگۆرگیز دەست پێ دەکا و لە کڵێسای ماریوسف کۆتایی پێدێت، ڕێوڕەسمێکی تایبەت و قەداسە لە کڵێساکان بە ئامادەبوونی باوەڕداران بەڕێوە دەچێت. طبعا دخلت جديدتون اديو الى خمسة فصحى دوایین پێنجشەمەی پێش هاتنی جەژنی قیامە پێی دەگوترێت پێنجشەمەی فسح. لەم ڕۆژەدا ئێمە لە کلێسای مارقەردە ڕێوڕەسمی تایبەت و قەداس ئەنجام دەدەین. ئەنجامدانی ئەم ڕێوڕەسمەش لەم ڕۆژەدا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە پەیامبەر مەسیح درودی خوای لەسەر بێت بە شێوەیەکی کردەی وەکو پەیام و گزارشتێک
قاچی 12 قوتابێکی خۆشت و پێیگوتن من نەهاتوومە تا ئێوە خزمەتم بکەن بەڵکو من هاتووم تا خزمەتتان بکەم. ئەم کردارەی شوشتنی قاچی قوتابیان لەلایەن حەزرەتی مەسیحەوە گزارشت و پەیامێکە کە پیشان بدات پەروەردگاری مەزن چەند مرۆڤەکانی خۆش دەوێت. هەروەها مەسیح ئازار دەدرێ و لە خاش دەدرێ تاو کاتەی دەمرێ. هەموو ئەم قوربانی دانانەش بۆ ئەوە بوو تا خۆشەویستی خوا لە هەمبەر مرۆڤەکان پیشان بدات. ئێمە لەم پێنجشەمەیەدا وەک گزارشتێک و دەربڕینێک 12 منداڵمان بە هێمای 12 قوتابێکی حەزرەتی مەسیح هێناوەتە نێو کلێسا بۆ ئەوەی قاچیان بشۆین دواتریش نزا و نوێژی تایبەت بکەین بۆ دووبارە بیرهێنانەوە و زیندووکردنەوەی پەیام و کردداری مەسیح. بۆ پێشوازیکردن لە جەژنی قیامە بەر لە چەند ڕۆژێک لەلایەن خێزانە کریستیانەکانەوە کۆمەڵێک ڕێوشوێن دەگیرێنە بەر. لەوانەش ئامادەکردنی هێلکەی ڕەنگاوڕەنگ. هێلکەی ڕەنگکرا وەکو نەریتێکی دێرین دەبێت لە نێو ماڵەکاندا هەبێ چونکە دەربڕینێکی ئاینیە. ماریا بۆ پێشوازیکردن لە جەژنی قیامە و بۆ ڕەنگکردنی هێلکەکان بە شێوازێکی جوان و سەرنجڕاکێش بە مەبەستی دابینکردنی کەرەستە و پێداویستیەکان بە پەرۆشەوە ڕوو لە پەراوگە و چەند شوێنێک دەکات. دوای گەڕانەوەشی لە بازاڕ بە شێوەیەکی کارامە هێلکەکان ڕەنگ دەکا و دەیان ڕازێنێتەوە. بەکارهێنانی هێلکە لە نێو بۆنەکاندا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە دایکبوون و ژیانی نوێ لە هێلکە دەست پێ دەکات. ئەم بەکارهێنانە گزارشتە لەوەی کە بە مردن و دواتریش هەڵسانی مەسیح لە نێو مردوواندا جارێکی تر لە دایکبوون و ژیانێکی نوێ دەست پێ دەکات. کاتێک کە جوجەڵا هێلکە دەشکێنێت ئەوسا ژیانێکی نوێ لە دایک دەبێت. هەر بەم شێوەیەش کاتێک مەسیح مرد دواتر بە هەڵسانەوەی لە نێو مردوواندا ژیانێکی نوێ دروست دەبێت. بەمەش بەسەر مردن سەر دەکەوێت و مزگەێنی ژیانێکی نوێ دەداتە جیهان. نەریتی ڕەنگکردنی هێلکە لە بۆنەکاندا دەگەڕێتەوە بۆ سەردەمانی کۆن و لە باب و باپیرانمان بۆمان ماوەتەوە. ڕەنگکردنی هێلکە بە شێوازی جیاوازی وەک بە قوماش و دەرمان هەروەها بە پەلکی پیاز یان بە چەند جۆرێکی گژوگیا ئەنجام دەدرێت. ئێمە وەکو بەشێک لە ئامادەکاری و پێداویستیەکان چەند ڕۆژ بەر لە هاتنی جەژنی قیامە هێلکەکان ئامادە و ڕەنگ دەکەین. یەکێکی دیکە لە پێداویستیەکانی پێشوازیکردن لە جەژنی قیامە ئامادەکردنی چەند شیرینی و خواردنێکی تایبەتە. یەکێک لەوانەش کە پێشکەشی میوانەکان دەکرێت کولیچەیە. سامر بۆ هاوکاریکردنی هاوسەرەکەی چۆتە بازاڕ و کەرەستەکانی کڕیوە. ئێمە چەند ڕۆژێک بەر لە هاتنی جەژن پێداویستەکانی وەکو گوێز و خورما و ئەو کەرستانە کە پێویستن بۆ دروستکردنی کولیچە لە بازار دەیکڕێت چونکە دروستکردنی کولیچە لە جەژن و بۆنەکاندا نەریتێکی کۆنە لە لای مەسیحیەکاندا لە هەموو شار و شارۆچکە و ئەو شوێنانە کە مەسیحیەکان تێیدا دەژین بە مەبەستی پێشوازیکردن لە جەژن بەر لە چەند ڕۆژێک لە هاتنی دروستی دەکەین. عامرەی هاوژینی سامر بە شێوەیەکی وەستانە خەریکی ئامادەکردنی کولیچەیە. ئامادەکردنی کولیچەش پێویستی بە ماندووبوونێکی زۆر هەیە و دەبێت بە چەند قۆناغێ گوزەر بکات. پێش هاتنی جەژنی قیامە و بەر لە چەند ڕۆژێک ئێمە چەند خواردنێکی تایبەت بەم بۆنەیە ئامادە دەکەین.
یەکێک لەم خواردنانەش کولیچەیە. دروستکردنی کولیچە نەریتێکی کۆنا کە لە باب و باپیرانمان بۆ ئێمە ماوەتەوە. ئێمە کولیچە بە خورما و گوێز و هەروەها گوێزی هندی دروست دەکەین. کولیچەکانیش بە چەند شێوازی جیاواز دروست دەکەین تا جوانتر بێنە بەرچاو. کولیچەکان بە تامی جیاواز ئامادە دەکرێن، هەروەها لە ڕووی دەستڕەنجینی بە چەند شێوە و بیچمێک دروست دەکرێن. من ئێستا خەریکم 3 کیلۆ کولیچە ئامادە دەکەم تا لە کاتی جەژن و هاتنی میوانەکان پێشکەشیان بکەم. پێنجشەممەی بەر لە هاتنی جەژنی قیامە لە کڵێساکاندا ڕێوڕەسم و قەداسە بەڕێوە دەچێت. تێیدا قاچی 12 کەس دەشۆرێت کە گوزارشتە لە شوشتنی قاچی 12 قوتابیەکەی لەلایەن خودی حەزرەتی مەسیح. ئەمڕۆ پێنجشەممە ئامادەبووین لە مراسیمێک کە لای ئێمە وەک کریستیان ئەم مراسیمە دیاریکراوە بە پێنجشەممەی فسح یان خەمیس الفسح. لەم ڕۆژەیە سەید المەسیح تەلامیذەکانی خۆی کۆەکاتەوە، ئەی حەواریەکان کۆیان ئەکاتەوە بۆ ئەوەی مراسیمێک ئەنجام بدە. لەم مراسیمە دەرەکەوێ کە سەید المەسیح دەیەوێ پێی حەواریەکان بشواتەوە و ئەمەش ڕەمزێکە بۆ ئەوەی دەبێ ئەوەی بیەوێ بچێ بۆ بەهەشت یان ڕزگاری بێ لە گوناهی ئەم سەرزەمینەیە، دەبێ یەکەم جار پێی خاوین بکرێ و ئەم پێخاوینکردنە ئەم ڕەمزەیە کە لەبەرەوەی ئینسان ڕەبتێکی مباشری هەیە بە گۆی زەوی و ئەو کەسەی کە بیەوێ نعمەتی ئاخیرە دەبێ لە گوناهەکانی خاوین بکرێ و یەڵە بچێتەوە بەر بارەگای خوددا. لە بەیانی ڕۆژی جەژنی قیامە هەر لە نێو کڵێسادا ڕێوڕەسمێکی دیکە بەڕێوە دەچێت کە تێیدا تابوتێک دەهێننە ناو کڵێسا کە گوزارشتێکی ئاینی لە خۆ دەگرێت. بەهێنانی ئەم تابوتەش نزا و پاڕانەوەی تایبەت دەکرێت. دوای کۆتاییاتنی نزا و نوێژە تایبەتەکان لەلایەن قەشەوە مزجێنی هاتنی جەژنی قیامە ڕادەگەێنرێت. بەمەش خەڵک پیرۆزبایی جەژن لە یەکتر دەکەن و هیوای ڕۆژانی باشتر و خۆشتر بۆ یەکتر دەخوازن.